دیمەنێن پەرتوخانە مەرکەزیە زانکۆیە مووسڵێنە ئێکش پەرتوخانên navdar li ser astê Rojhilata navîn bû. Daişê li serdemê xîlafeta xwe agir berdayê. المكتبة المركزية في جامعة الموصل کتێبخانەی زانکۆی مووسڵ ڕۆڵێکی گرنگی هەبوو لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و زانست لەسەر ئاستی پارێزگاکانی عێراق و تەنانەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. زۆر جار قوتابی لە ئوردن و مسر چەند وڵاتێکی دیکە دەهاتنە کتێبخانەی زانکۆی مووسڵ و سوودیان لەسەر چاوەکانی وەردەگرت. من الأردن ومصر. بە هەزاران قوتابیان زانکۆیە سەردانەوێ پەرتوخانێت کردن مەڵبەندێکی زانستی و ژێدەران و ڤەکۆلینان بوو. كطلاب جامعة لأن المركز الجامعي لها ضرورة ولها العديد من الأهميات. ئەڤی جیهی گرنگیاخوا هەبوو چونکە ئەم قوتابی دەمێ دەرچوونی پێتیڤی ژێدەران دەبین لێ مخابن دەمێ داعش هاتین ئەف پەرتوخانە وێران کردن داخوازێژ حکوومەتێ دکەین جارێکا دی دروست بکەن چونکە ساڵانە بە هزاران قوتابی پێتیڤی ژێدەران دەبن. خرج العديد من الآلاف للطلاب وهي الطلاب كلها تحتاج إلى مصادر وتعديل صعوبة وجود المصادر. يعني هي المركبة المركزية يعني تعتبر واجهة حضارية للجامعة. پرتوخانەیان ناوەندی ڕووی شارستانی ێزانکۆیەیە gelekî giring e ji bo qutabîyan. Niha ez li qonaxa çarê me û pêdiviya min bi jêder heye. Lê jêder kêmin û peyda nabin. Ji ber ku internet û sosyal medya ne wekû pirtûkan e. Taybet li vê pirtûxaneyê. Pirtûkên buha jî hene. عن المصدر اللي تحتاجه بالتحديد يعني خاصة المكتبة المركزية. ڕێکخراوە نەتەوێن ئێگرتی دووبارە ئاواکردن و نوژەنکردنا پەرتوخانەی بستۆی خۆ بەگرتیە لێکار لێسەری سستا. تبنت منظمة UNDP عملية إعادة الإعمار وتمويل عملية ڕێکخراوە UNDP پرۆژەی نۆژەنکردن و ئاواکردنا پەرتوخانە ناوەندی یا زانکۆی بستۆی خۆ بەگرتیە. پرۆژە لە دومایە ساڵا 2019 دەست پێ کرد. لێ سستی کەدەت پرۆژێدا ji ber ڤایرۆسê کۆرۆنا niha nizîkî 40% پرۆژە خلاص بووە. Ez wê baredame li nîva sala 2021 da proje bi dawî bihêt. إنجاز العمل إن شاء الله في النصف الأول من عام 2021. ئەف پەرتوخانە پێکهاتیەش چارنوهەما و بنداوەکێ لە سەنتەرێ زانکۆیە مووسڵدایە بەریە ساڵە 2014 نێزیکی 1 ملیۆن پەرتوک و ژێدەر تێدا هەبوون لێ پشتی هاتیە سۆتون و وێرانکردن زانکۆیە مووسڵ کاریە بتنێ نێزیکی 8,000 جوان پەرتوکان vەگەڕینە. دەرمان بە عەدی کوردستان 24 مووسڵ.